مبادرەیەکی باشە تەبگەری ئازادی پێویستە لەم جۆرە کۆنفرانس و کۆنگرانە زیاتر بکە لە شارەکانی تری کوردستان نەک هەر لە سلێمانی، چونکە تەبگەری ئازادی ئیسپاتی وجودی خۆی کرد وەکو هێزێکی سیاسی شۆڕشگێر، وەکو هێزێکی خاوەن ئایدۆلۆژێت و خەباتکار لە پێناوی میلەتی کورد و ئازادی بۆ کوردستان. لەبەرەوە من پێشنیارەکەم گرنگی بەم کۆنگرە و کۆنفرانسانە بدەن، زیاتر هەوڵ بدەن تێکەڵی و پەیوەندی و عەلاقە لەگەڵ هێزە سیاسەکانی تری کوردستان بەهێزکەن، نەک هەر کوردستان بەڵکو لەگەڵ هێزە سیاسیەکانی عێراق، چونکە ئێستا بمانەوێ خەباتی خەڵقی کوردستان بە هەموو هێزە سیاسیەکانەوە ئاوێتەی خەباتی خەڵقی عێراق و میلەتی عێراق و هێزە سیاسیە نیشتمان پەروەرەکانی عێراق بووە. لەبەر ئەوە هیوادارم تەبگەر لەم جۆرە چالاکیانە نکولی نەکا و بەرەو پێشی ببە.